شوێنە جیاوازەکانە. یەک پرۆژەی تری گرنگی ئێمە ئەوەیە کە جێگەی شانازی ئێمە لە ماوەی 4 ساڵی ڕابردانمە هاوکاری ژنانی ڕزگاربووی دەستی داعشمان کردووە. منوەکو سەناریا مەحموود بەڕێوەبەری تازەی سنتەری پەنان لە سەربەرەخرای پیدۆئەیە سەرەتا بەخراتنی کاناڵەکەتانەکەم پێ خۆشحاڵ بووم کە لەم ڕۆژە ئێمەتان بەسەر کردەوە و پشتیوانمان بوون بۆ ئەوەی کار و چالەکەکەمان بگەێنن بە خەڵکی ناوچەکە. ڕێکخراوی پیدیۆ ڕێکخراوێکی قازانجنەویستە لە ساڵی 2004 دروست بووە. ئەم ڕێکخراوە ئامانجی سەرەکی ئەوەیە کە تایبەتە بە پاراستن و هۆشیاریکردنەوەی ژنانی ناوچەکە و پەرەپێدانی تواناکانیان چ لە ڕووی هۆشیاری دەرونیەوە بێ کۆمەڵایەتیەوە بێ خێزانی وەروەها پرۆژەکانمان لە چەند شێوازێک پێکاتوە پرۆژەی تایبەتیمان هەیە بە کچانی هەرزەکار کە لە تەمەنی بۆ ساڵی تا 18 ساڵی بۆ تەوعیکردن و هۆشیارکردنەوە و پێدانی سیمینار پێیان کە چۆن ئەم کچانە بتوانن پارێزگاری لە خۆیان بکەن خاوەن بڕیار و ماف و ئەرکی خۆیان بزانن لە ناو کۆمەلگا و ناو خێزانی خۆیان. وەکو سنتەری پەنا ڕێکخراوی پیدیۆ لە کەلار ڕۆژانە کاتژمێر 8 تا 4 ئێوارە لە خزمەتی هاوڵاتیانە بین. ئێمە کارەکانمان بەگشتی لە بواری ژنانایە خزمەتکردن بە ژنان لە بەرەو پێشبردننی ژنان لە ڕووی هۆشیاری و هەروەها پەرەپێدانی تواناکانیان و هەروەها ئەو حاڵەتانی ئەو حاڵەتە تونند و تیژیانی کە ڕوو بەڕوویانە بێتەوە ئەتوانن سەردانمان بکەن. ئێمە ئەتوانین لە ڕووی یاسایی و لە ڕووی تەندروستیەوە خزمەتیان پێ بگەێنین. هەروەها ئەو ڕۆڵی ئەم ڕێکخراوانە لە گەرمیانە بەجددی کاریگەریەکی زۆری کردووە لەسەر ژنان بە تایبەتی ئەو ئێمە کە بیدایە هاتین زۆر ئاستەنگمان بۆ دروست بوو لە کارەکانمانە بەڵام ئێستا ژنان بەلێ شەو ڕۆژانە ڕۆمانتیەکەن داوای هاوکاریمان لەکەن لە هەموو ڕۆکانەوە ئیتر ئێمەش بە گوێرەی ئەو کارانی کە ئەتوانین بیکەین خزمەتیان پێ ئەگەێنین.